هەموو شتێکتان دەربارەی دابەشکردنی دوو موچە بەیەکەوە پێدەڵێن. بارزانی لەسەر موچە پەیوەندی بە بەرپرسانی عێراقەوە کردووە. وەک پێشتر تیوار ئاشکرای کردبوو بە پێی قسەی بەرپرسانی حکوومەتی هەرێم و بەغدا تا ڕۆژی 25 ئەم مانگا هەردوو موچەکەی مانگی 10 و 11 موچەخۆرانی هەرێم دابەش دەکرێت و چارەنووسی موچەی مانگی 12ش بە نادیاری دەمێنێتەوە. سەرچاوەیەکی ئاگادار لە بەغداوە بە تیواری ڕاگەیان سبەی یان دووسبەی پارەی زیاتر لە بەغداوە ڕەوانەی هەرێم دەکەن. بە وتەیە و سەرچاوەیە سبەی یان دووسبەی بڕی زیاتر لە 400 ملیار دینار بۆ تەواوکاری موچەی سێمانگەکە دەگاتە هەرێم. هەر بڕیارە سبەی یان دووسبەی بڕی 756 ملیار دینار بۆ موچەی مانگی 11 بگاتە هەرێم. بە پێی قسەی سەرچاوەیەکی ئاگاداری حکوومەتی هەرێم کە بۆ تیوار دووە چاوەڕوانن تا سبەی پارەی تر لە بەغداوە بگات و ئەو کات خشتەی موچە بڵاو بکەنەوە. بە پێی قسەی و سەرچاوەیە بێت دواخستنی ڕاگەیاندنی لیستی موچە هەر پەیوەندی بە بەڵێنەکەی بەغداوە هەبووە بۆ ناردنی تەواوکاری موچە. وتیشی بە گەیشتنی پارەکە خشتەی موچە ڕادەگەێنرێت و لە 2 هەفتەدا 2 موچەی موچەخۆرانی هەرێم دابەش دەکرێت. بە پێی زانیاریەکان بەرپرسانی حکوومەتی هەرێم گفتوگۆی ئەوە دەکەن کە 2 موچەکە بەیەکەوە و بەیەک خشتە ڕابگەێنرێت یان بە دوای یەکدا و هەر هەفتەی موچەیەک بدرێت. واتە لەم 2 هەفتەیەدا 2 موچەکە دابەش بکرێت و تا 25 مانگ سەرجەم موچەخۆرانی هەرێم ئەو 2 موچەیە وەردەگرێت. بە پێی زانیاریەکانی تیوار لەسەر پرسی موچە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە تەلەفۆن پەیوەندی بە محەممەد شیع سوودانی و نووری مالیکی و چەند بەرپرسێکی دیکەی باڵای شیعەکانەوە کردووە و لەسەر داوای ئەو نەرمی نوێنرا بۆ ناردنی پارەکە.